تۆ منت لەکوێ بینیوە؟ لە شتانم بینیوتم بە حەزەکەم بڵام ناوی چییە. تۆ منت لە یەک شتا نەبینیوە وانە؟ باشە ئەی بۆ حەزەکەی من ناوی من بزانێ؟ بۆیە من ناوم پەیوەند عومەرە باشە لە کەناڵی ئاسمانی پەیامم لە تۆش خۆم پێ بناسێنە. منیش ناوم ئەرینە لێرە. ناو چییە؟ ئەرین. ئەرین لێرە یعنی لەکوێیت؟ لەکانی پاکەم. لەکانی پانکە. ئیشت چییە؟ بۆ خۆم لەگەڵ هاوڕێکانمە یاریەکەم. یاریەکەی تووە سوڕێیتەوە؟ هەرەوەڵا. چی یاریەکەت زۆر حەز لێیە؟ یاری ڕاکردن. تۆ لە ڕاکردنە ئازایت؟ هەرەوەڵا. چێ شایەتی بوو؟ عەلەیکوم ئەسەلام وەرە. چێ شایەتیت بۆدا کە تۆ لە ڕاکردنە ئازایت؟ وەڵای کوا شایەتت هەیە؟ نەوەڵای یەک شایەتم نییە. شایەتیشت نییە؟ تۆ شایەت باوکمە. باوکت باوکە شایەتە؟ ئاخر باوک نابێت بە شایەت ناخوا. چۆن ئەبێ هاوڕێیەک شایەتی بۆ بە. تۆ چی؟ شایەت. تۆ شایەتی چی؟ بۆ شایەتی تۆ بۆی بێ بەولاوە شایەتی وش بۆ دای بێ بەولاوە زۆر باشە کەواتە تۆ کوڕێکی ئازایی باشە من شیرینیم هەیە بەس نابێت سەیریکەن بەس دەستی تەکەی و دانێک دەرێنی باشە ئەجا لە ناویشە دەست ئاوا لێ ناکەی وایە یەکسەر دەسەکەیتە ناوی یەکسەر دانێک دەرێنی باشە یەکەم کەس چێ دەسەکاتە دوورەکەتەوە باش من بە ئەو یەکەم بەقەی ناکە باشە بەس نابێت سەیریکەین هینیشی کەمیشی دەرنێنە وەرە با بزانم بۆچی سیانە دەرێنە لاوەیە یەکسەر پیاکە دەرمێنە خەر تۆ ئێستاوە ڕێگات بۆ هاوڕێکانیش خۆش کرد کە سێدانە دەربێنن باشە زۆر باشە دەی باشە دەی تۆش دەریێنە بەس نابێت سەیریکەی دەی نابێ نا دەی چی ئەوە باشە دانێژی کرد باشە باشە چێ پێ تۆ سەیریکە ئەخر تۆ ئەوەت بەرکەوتووە ها زۆر بەرکەوتو باشە چێ حەزەکە قسە بکا بۆ کەناڵی پێیان چێ قساکە ها دەی بزانم چیمان بۆ وەڵێ ئەوە کامێرەکە سەیریکە بەخێر بن وێ بەخێر بن بۆ کوێ وەکانی پاکە کانی پانکە مەسەرم بۆم ناتوانانی پێمان بڵێ مەسەرەن خۆشە ناخۆشە خۆشە خۆشە بۆچی خۆشە ینی لە چوڕێکە خۆشە هەر ئەوە مەبەست ئەوەیە باخ و باخداریتان هەیە شوێنی پاسکل لێ خوڕینتان هەیە چوزانم بۆچی خۆشە لە هەبوو خۆشە پاسکی لوشتی تیارە خوڕێ